یەکێک لە نەخۆشیە زۆر باوەکانی ئەم سەردەمە گیرانی بۆری زراوە. هۆکارەکانی گیرانی بۆری زراو زۆرن کە ئەویش خۆی دەبینێتەوە لە کۆمەڵێک نیشانەی وەکو ئازاری ناوسک، هەبوونی زەردوی لەگەڵ تایەکی زۆر هەندێک جار کە هەوکردنەکەی زۆر بێت. چارەسەرەکەیشی بریتە لە ناوزۆری بۆری زراو هەتاوەکو بتوانێت ئەو گیرانە بەربدرێت و نەخۆشەکە نەجاتی ببێت. لە باوترین هۆکارەکان بریتە لە بەردی بۆری زراو. هۆکاری دووهەمی گیرانی بۆری زراو بریتە لە هەبوونی وەرم کە تەسکبوونەوە لە بۆری زراوە دروست بکات، یاخود تەسکبوونەوەی بۆری زراو جا چه زگماکی بێت یا بە هەر هۆکاری کتر بۆ نمونە هەوکردنی درێژخایانی پەنکریازێکێکە لە هۆکارەکان. و هۆکاری سێهەم بریتە لە هەبوونی کرمی جگەر کە ئەم کرمە بەهۆی سەوزەی باش نەوشەڕاوە دەگوێزرێتەوە و دەبێتە هۆی گیرانی بۆری زراوە. چارەسەرکردنی ئەم نەخۆشیە لە ڕێگەی ئەنجامدانی هەناوبینی بۆری زراو دەبێت کە بە ئینگلیزی پێی دەڵێن ERCP کە تیایدا ئەگەر بەرد هەبێت ئەتوانێت بەردەکە دەربهێنرێت یاخود تەسک بوونەوە دەتوانێت فراوان بکرێت یان کرمی جگەر دەتوانێت لا ببرێت. بە خۆشحاڵیەوە هەناوبینی بۆ بۆری زراو یان نازور بۆ بۆری زراو لە تاوەری تەندروستی سمارت بەردەستە بەو هیوایی کە هیچ کەسێک پێویستی پێی نەبێت، بەس هەر کاتێک گیران هەبێت لە بۆری زراوە ئەوە دەتوانێت لە تاوەری تەندروستی سمارت چارەسەری پێویستی بۆ بکرێت بە هیوای تەندروستی بۆ هەموو لایەک. سمارت وەرچەرخانە.